بێز ئەحمەد من فەقەراتم خزاوە چ جۆرە وەرزشێک بکەم یاخود تەنها مەلە بکەم. مەلەکردن یەکێکە لە وەرزشە زۆر باشەکان کە بەڕاستی هەم فسیۆلۆجی لاشە ئیسفادی لێکام هەم سایکۆلۆجی و لایەنی دەرونی لاشەش ئیسفادی لێکات لایەنە فسیۆلۆجیەکەی لاشە کە بەهێزکردنی ماسوولکەکانە بەڕاستی یەکێک لەوانەیە کە زۆر ئیسفادی لێکات ماسوولکەکانی دەوری بڕبڕەکانی پشتە ئەو کەسانی کە ئازاری پشتیان هەیە ئەتوانن مەلەکردن بەکاربێنن وەکو چارەسەری سروشتی بۆ نەهێشتنی ئازار و بەهێزکردنی پتەوکردنی بڕبڕەکانی پشت و ماسوولکەکانی نەخێر بەڵام مەلەکردن تەنها وەرزشکردن نییە. وەرزشکردنمان زۆر هەیە چەند وەرزشکردنێک بەڕاستی زۆرن نمونونەکان بەڵام ناتوانین لە ئێستا دانەدانە باسییان بکەین ئەتوانین بڵێن کەسی شارەزا مامۆستای شارەزا پزیشکی پسپۆڕی شارەزا پزیشکی تایبەتمەند بە فیزیۆسەرەپی ئەوەی بڵێن ڕاهێنانی سروشتی ئەتوان کەسەکان فێرکەن چونکە ئەو کەسانی کە فەقەراتیان هەیە ئەو کەسانی کە داخورانی یاخود ئینزیلاقی فەقەراتیان چونکە هەمومان فەقەراتمان هەیە ئەو کەسانە کە فەقەرات خزانیان هەیە یا داخورانی فەقەراتیان هەیە ئەبێت وەرزشەکان بەڕاستی بە شێوازێکی تایبەتمەند بکەن بۆی هەڵەیتیا ڕوونێ. سمارت وەرچەرخانە